ئامادەبوانی بەڕێز ئەمڕۆ زۆر خۆشحاڵم کە لە خزمەتی ئێوەدام. چەند ساڵێک لەمەو پێش ئێمە وتارێکمان هەبوو، مەزەم لە زانکۆی ئەمریکی بوو، باسی گەشەسەندنی هاوسەنگمە کرد، گەشەکردنی هاوسەنگ. باسی ئەومانە کرد کە کوردستان ڕاستە گەشەکردنێکی زۆری بەخۆیەوە بینیوە، بەڵام ئەگەر سەیر پێ ئەو گەشەکردنانە لەکوێ بوونە، زۆربیان لە شارە گەورەکان بوونە، لە هەولێر بووە، لە سلەیمانی بووە. و ئەگەر سەیری بڵین قووەتی حکوومەت بکەی و چڕی ئیستیسمار بکەی و گەشەکردنی ئابووری هەرێمی کوردستان بکەی، ئەبینی دیسانەوە ئەگەر بەراوردێ بکەی ئەبینی کە بەشێکی زۆری لە شارە گەورەکان بووە. بۆیە ئێمە لەو باوەڕەدا بووین کە ئەبێ ئەم سیاسەتە بگۆڕین. ڕاستە شارەکانمان مهمن، ڕاستە هەولێر و سلەیمانی و دهۆک و مەحافزە گەورەکان بە هەڵەبجەوە مهمن، بەڵام هەر ئەوان نەبوون کە کوردستانیان گیان بەم ڕۆژە. قەزاو ناحیەکان بوو، شار و شارۆچکەکان بوو، شوێنە تێکۆشەرەکانی وەکو دەڤەری ڕاپەڕین، وەکو گەرمیان، وەکو سۆران، وەکو زاخۆ، وەکو ناوچەکانی تری کوردستان بوون. هەر یەکێک لەم شوێنانە ناوی خۆی تۆمار کردووە لە مێژووی کوردستان و گەیاندنی کوردستان بەم ڕۆژگارە. بۆیە ئەبێ هەموو ئەم ناوچانەش سوودمەند بن لە ئاوەدانکردنەوە و لە گەشەکردن و لە گەشەسەندن. بۆیە لە دوای گفتوگۆیەکی زۆر و ڕاوێژێکی زۆر و مناقەشەیەکی زۆریش لەگەڵ شارەزایان، لەگەڵ زانکۆکان، لەگەڵ دۆستەکانمان لە کۆمەڵگەی نێودەوڵەتی، بیرمان لە بیرۆکەیەک کردەوە کە ئێمەی گەیاندووەتە ئەم ئیفتیتاحە و ئەم کۆبوونەوەیە، کە دامەزراوەیەک یان دەستگایەک بێ بۆ پەرەپێدانێک ناوچەیی. بۆ ئێمە بیرمان لە دەڤەری ڕاپەڕین کردەوە. دەڤەری ڕاپەڕین مێژووەکەی ناسراوە و لێرە پێویست ناکات باسی بکەم، بەڵام دەڤەری ڕاپەڕین ناوچەیەکە کە زۆر گونجاوە بۆ گەشەپێدانێکی زیاتر لە ڕووی ئابووریەوە، لە ڕووی ژێرخانەوە. ئیشی زۆر کراوە، زانکۆ دەوری زۆری بینیوە، سوپاسی وەزارەت و زانکۆ ئەکەین بۆ ئەو دەورێک گێڕاویانە. سوپاسی وەزارەتی کشت و کاڵەکەین، لێرە ناوچەیەکی کشت و کاڵیە و گەشەکردنێکی زۆری بەخۆیەوە بینیوە لە ڕووی کشت و کاڵیەوە. سوپاسی وەزارەتی تەختیت دەکەین کە هەوڵی داوە پرۆژە ئاراستە بکە بەرەو دەڤەری ڕاپەڕین. سوپاسی ئیدارەی ڕاپەڕینیشەکەین کە نەیانهێشتووە، هەوڵیان داوە نەهێڵن بێبەش بن لەو ئیحتیمامەی حکوومەتی هەرێمی کوردستان، بەڵام وەک پێویست نەبووە. دەڤەری ڕاپەڕین ئازارێکی زۆری بەخۆیەوە بینیوە و کەم نوقسانیشی زۆری هەبووە لە ڕووی ئابووریەوە، لە ڕووی ژێرخانیشەوە. هەر ئەوەش بووەتە هۆکاری ئەوەی کە ئێرە ناوبانگێکی بۆ خۆی دروست کرده بوو کە مرکزی کۆچی نایاساییە لە هەرێمی کوردستانەوە بۆ هەندەران و بۆ ئەوروپا و بەتایبەت بۆ وڵاتی بەریتانیا. بۆیە ئێمە لێرە لە گفتوگۆمان لەگەڵ حکوومەتی بەریتانیا و لەگەڵ جەنابی قۆنسڵ کاک ئەندرو و دوای سەردانی وەزیرێکی بەڕێزیان بیرمان لەوە کردووە کە چۆن ئێمە بتوانین لێرە ئیشکەین بۆ ئەوەی دەرفەتێکی زیاتر بڕەخسێنین بۆ ئەم دەڤەرە، تەشخیصی بکەین کەم و کورتیەکانی ئەم دەڤەرە چین، ڕێگرەکان چین لە بەردەم گەشەکردنی ئابووری ئەم دەڤەرە. ئایا قانونە، ئایا سیاسەتە، ئایا ڕێنماییە، ئایا بۆچوون و نەبوونی پلانێکە. بۆیە ئێمە یەکەم هەنگاوی ئەم دەستگایە ئەو تەشخیصەیە کە ئەم دەستگایە دروست بووە بە پشتیوانی مادی و معنەوی حکوومەتی بەریتانیا. ئەمە پەیامێکی گرنگە گەیەنێت بەڕێزان، پەیامێکی گەیەنێت کە وڵاتێکی گرنگی وەکو بەریتانیا لەگەڵمانایە. ئامادەبوونی بەڕێزان قۆنسڵی فەرەنسا و قۆنسڵی ئەرمێنیا لێرە پیشانمانەدا کە وڵاتان مهتەمن بە گەشەکردنی هەرێمی کوردستان و نەک تەنها سلەیمانی و هەولێر، بەڵکو ڕاپەڕین و شوێنەکانی تریش.
بۆیە وەکو دوکتۆر ڕۆژە کە سپاس یەکەم بۆ ئەو دەورەی کە گێڕاوێتی خۆی و تیمەکەی و کاکسەفین و هەموو ئەوانەی کە ماندوو بوونە بەم دامەزراوەیە بەم دەستگایە باسی ئەوەی کرد ئێمە نەهاتوین تەنها موسسەسەیەک ڕابگەێنین بەڵکو شێوازێکی نوێی بەڕێوەبردن لێرە ڕائەگەێنین شێوازێک کە بیر لە ئەو ڕێگرانە ئەکات کە لە بەردەم گەشەکردنی ئابوورین لە ناوچە جاجاکانی هەرێمی کوردستان ئەبێ بیر لەوە بکەینەوە ڕاستە ماوەیەکە عقلێتی خۆمانمان گواستووەتەوە لە نەوتەوە بۆ سەرچاوەکانی تری داهاتی هەرێمی کوردستان دیسانەوە باسی وەزارەتی کشت و کاڵەکەم ئیش زۆر کراوە لە مەجای کشت و کاڵیدا بەڵام ڕەنگ بێ زۆر مەجای تریش هەبێ کە لێرەدا بتوانین ئیشی تیا بکەین و مهتەم بین پێی بەڵام ئەمە بەبێ دیراسە و بەبێ هەماهەنگی ئەمە ناکرێت بۆیە ئەم دەستگایە هەموو ئەو بیرۆکانە و عقلێتەکان کۆ ئەکاتەوە زانکۆ حکوومەت کەرتی تایبەت ڕێکخراوی ناحکومی نوێنەرایەتی چالاکوانەکان خەڵکی تێکۆشەری ئەم دەبەرە هەمووی کۆ ئەکاتەوە لەژێر چەترێک بۆ گەشەکردنێکی هاوسەنگ لە دەبەرێکی تێکۆشەر و دەبەرێکی شایستە ئێرە مرکزێکە بێ هەم بۆ دیراسەکردن هەم بۆ داڕشتنی سیاست هەم بۆ چاودێریکردنی سیاسەتەکان هەم بۆ پشتیوانیکردنی حکوومەتی هەرێم و حکوومەتی خۆجێی نمونەیەکی جیاوازە لە پێکەوە کارکردن لە بینی ئەو دامەزراوانەی کە باسم کردووە زۆر نین ئەو لەو نمونانەی کە حکوومەت و کەرتی تایبەت و کۆمەڵگەی مەدەنی و ڕێکخراوە ناحکومیەکان و کەسانی تێکۆشەر و ژنان و کەسانی ئاینی پێکەوە کۆ ببنەوە بۆ دیراسەکردنی کێشەکان و داڕشتنی سیاست بۆ چارەسەرکردنیان بۆیە هیوادارین ئەمە لێرە نەوەستێ و بەرنامەشمان ئەوەیە لێرە نەوەستین ڕاستە لە دەبری ڕاپەڕین دەست پێ ئەەکەین بەڵام بەرنامەمان ئەوەیە ئەم مۆدێلە بگوازینەوە بۆ هەموو ئەو ناوچانەی کە پێویستیان پێێتی بۆیە ئەرکێکی قورس لەسەر شانی ئەندامانی بۆردی ئەم دەستگایەیە ئەرکێکی قورس لەسەر بەڕێوەبەری ئەم دەستگایەیە و بە پشتیوانی هەموو لایەکەوە بە پشتیوانی خی گەورە بە پشتیوانی ئێوەی بەڕێز بە پشتیوانی دام و دەستگا حکومی و ناحکومیەکان ئەتوانین سەرکەوتنێکی پێویست ڕاگەێنین لێرەوە کە دەرفەتێکی زیاتر بدا بە خەڵکی ئەم دەبەرە و بە گەنجەکانی ئەم دەبەرە و بۆ گەشەکردنی ئابووری ئەم دەبەرە دیسانەوە ئەمێ سوپاسی حکوومەتی بەریتانیا بکەم سوپاسی جەنابی قۆنسوڵ بکەم کە زۆر موسر بووە لەسەر ئەم پرۆژەیە و نەیهێشتووە ڕوتیناتەکانی حکوومەتی هەرێم و یەک دوانێکیش لە لای خۆیانەوە ڕێگر بن لە بەردەم گەیاندنمان بەم ڕۆژگارە کۆبوونەوە نەبووە لە ساڵ و نیوی ڕابردووە کە باسی ئەم پرۆژێمان نەکردووە بۆیە احتیمامی ئەو و حکوومەتەکەی بۆ ئەم پرۆژەیە جێی سوپاس و تەقدیرە سوپاسێکی تایبەتیشم هەیە بۆ خاتو ئێڵ و لەیلە شاکر لە هەر لە FCDO کە سەرپەرشتی ئەم پرۆژەیان کردووە سوپاسی ئادەم سمێت ئینتەرناشنڵەکەم کە موسسەیەکی دامزراوەیەکی ڕاوێژیە و بە تایبەت غەزالە مەربینی کە هەمەهەنگی و ئیداریەکی زۆر باشی هەبووە لەگەڵمان بۆ سوپاسیش بۆ بێگومان بۆ حکوومەتی خۆجێی دەبەری ڕاپەڕی نەکەین بۆ پشتیوانیان و بەردەوامیان ئابووری بەهێز تەنها لە پایتەختەوە بەهێز نابێت ئابوورێکی بەهێز لە ناوچە جاجاکانی هەرێمی کوردستانەوە بەهێزە بێت بۆیە ڕوئیامان ڕوونە لەمەیانە ئەبێ هاوسەنگی هەبێ لە گەشەکردن ئەبێ هاوسەنگی هەبێ لە ئاوەدانی و ئایندەی کوردستان بنیاد نانرێ لەسەر گەشەکردنی هەولێر و سلەیمانی بە تایبەتی بەعکسەوە ئایندەی کوردستان بنیاد دەنرێ لەسەر گەشەکردنی ناوچەکانی وەکو دەبەری ڕاپەڕین و گەرمیان و سۆران و ناوچەکانی تری کوردستان بکەن ئەو توانە و خیبرەی کە لەو شوێنانە هەن هیچ کەمتر نین لەوانەی کە لە سلەیمانی و لە هەولێرا هەن سوپاستانەکەین بۆ ئامادەبوونتان سوپاستانەکەین بۆ پشتیوانیتان و هیوای سەرکەوتن بۆ هەمووتان و بۆ دەستگاکە ئەخوازم و لەسەر و هەموویەوە بۆ خەڵکی تێکۆشەری دەبەری ڕاپەڕین هەرشاد و سەربەرز و سەرکەوتوو بن بەخێر بێن سەرسەر و سەرچاو